بابەتە نەبێتە خەبەر هەموو ڕۆژەهای موچەهات های مژدە موچەهات جیروشوندا مەهانە ددەما خۆدا موچێ فەرمانبەران تێپارڤەکردن ئێک جوان سۆزان کو لە دەستپێکای ساڵڤە ji بال حکوومەت هەرێمە bi فەرمانبەرên Herêmê hatedان lê li destpêkayê salve heyana tenê موچê sê mehan hatiye dabeşkirin û berefwêyekê diçe ku hikûmet موچê du meyên îsalê fermanberan qerzar bibe. هەموو مانگێک لە ڕۆژێکی دیاریکراودا وەزارەتەکان وەکو جاران بەشێک لە موچەکانیان وەربگرن واتە کاتێک کە پاشەکەوت دەکرێت لە بەرامبەر ئەوەشدا ئیمتیازەکە ئەوەیە کە هەموو مانگێک هەموو موچەخۆرانی هەرێمی کوردستان بەلایانی کەم بەشێک لە موچەکانیان لە کاتی خۆیدا وەربگرن. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانی لە پشتی بڕیارە هەلگرتنا موچێ ڕاگەاند دگەل زێدەبوونا داهاتیدا گۆڕین بەسەر ڕێژە هەلگرتنا موچێ فەرمانبەران تێت لێ دنهادا باێ پەترۆلێت بازارên جیهانێدا بە هەفپەر بووی دەمێ بڕیارە تێدا دەرکەتی بە ئاوایەکێ بەرچاو بلند بووە کو ئەو جی داهاتە هەرێمێ زێدە دکە لێ حکوومەت ئەوان سۆزجی نەبرنە سەر و هەیەناژی بە هەمان ڕێژە چەند مێن دەرباز بووی لە موچێ فەرمانبەران هەلگرتیە هەرچەندە نێزی ساڵێکێ بەریان هانێچیروان بارزانی ڕاگەاند بە ئەو بابەت داوی پێبێت کو دەما دابەشکردنا موچەی ببە نوچە و نوچێ وەیەکێ ددەن دە ئیرۆشوندا موچە ددەما خۆدا بێدابەشکردن لێ هەیەنەها دەمێ دابەشکردنا موچەیەکە جوان نوچێن خۆشێ فەرمانبەر چاوەڕێ دکەن. هەوڵی ئێمە ئەوەیە ئێمە بتوانین بەڕاستی تەخیر لە موچە نەبێت بە کوردیەکەی ئەم بابەتە نەبێتە خەبەر هەموو ڕۆژەهای موچەهات های مژدە موچەهات ئێمە دەبێت لەم مەسەلە کۆتایی دنادا حکوومەت موچێ چارمەیەن ساڵە دەربازبووی فەرمانبەرێن هەرێمێ موچێ مەهانیسانە ئیساڵی فەرمانبەران قەرزارە و تو دەمێکی ji بۆ دابەشکردنا وان موچان دیاری نەکریە ڕایەدارên حکوومەتێژی دەمەدایەن جودابە جار جار سۆزا دابەشکردنا موچەی ددەن لێ حەیا دهێ پاشکەتن بێتر دبە. پاشکەتن و هەلگرتنا موچێ فەرمانبەران دەمێکیدا بە هەفار بە دەستپێکای ساڵ باێ پەترۆلێ برێژە نێزی 105 بلند بووە و باێ بەرمیلەکی لە 26 دۆلاران بە ji بۆ 46 دۆلاران بلند بووە لە دەستپێکایە ساڵژی بە حکوومەت هەرێمێ بێترژی 2 ملیار و 300 میلیۆن دۆلاران لە فرۆتنا پەترۆلێ دەستکەتێ کوێڤژی لە گۆری سیستەمێ نوێ موچەی بە چا بێتر ji موچێ 5 مەیەن فەرمانبەران دکات.